خيري خير خاصة بنستيد إن شاء الله خالوا بپاداش بنستي يا ربي خا خيرين جوز بنستيد إن شاء الله خا بدوام تانك يا ربي خا خيريان بنستيد خوا خێر بنویسی خوا پاداش بداتەوە کە یارمەتیمادەن چەند ساڵە یاڕەبی خوا بەردەوام بکە خوا قەرەب بکاتەوە خوا خێری ئەوانش بنووسی کە یارمەتی بێنازانەدەن چەند ساڵەکە زۆر مەمنون دەست خۆشبی خوا پاداش بداتەوە. بەشی بێنازان پرۆژەی بێنازان لە ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانیدا هەستا بە دابەشکردنی ئازوقەی جەژن بۆ 52 عائیلە. پرۆژەی بێنازان پرۆژەیەکی خێریە. ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ساڵی 2010ەوە دەستی پێکردەوە پێی هەڵساوە لە بۆنەکان لە جەژنەکان لە کاتی قوتابخانەکان هەر جارەی بە پارە بە هاوکاری بە جلوبەرێک بە خواردەمەنی هاوکاری ئەو دایک و داکێتیمانەمان کردووە.